قسەیە کرابوو زوو کە ئەگەر ڕۆژێک هەنگ مێشەنگوین نەمێنێ ژیانی مرۆڤ نامێنێت. بەڵام بەڕاستی ئەگەر ڕۆژێک لەو کوردستانە گیان نەمێنێ هیچ گیانێکی تیا نامێنێت. کاتێک دارستانێک دەسووتێت سەرەتا ئەو گیانە دەسووتێت کە هەستیارن، بەتایبەت ئەو گیانە وا سوود بەخشن خۆڕاگریان کەمترە، بە یەک ئاگر لە ناو ئەچن بۆ هەمیشە. وەکوتمان باکوور هەم لە ڕووی پانتاییەوە هەم لە ڕووی شتەوە ژمارەی ڕووەکی باکوور زۆرە. دوودانە زنجیرە چیای ئامانۆس و تورۆس کە لە بەشی باکووری کوردستانە هەیە زۆرترین گیا لەوێ هەیە. بە ناوی بەدیهێنەری سروشتی نیشتمان ڕێز و سڵاوم هەیە لە خزمەت ئێوە خۆشەویست و ئازیزی بەرنامە بینەرانی هێژا. ئەوڕۆ هاتوینەتە ناو سروشتی جوان کە بەرنامەیەک پێشکەشی ئێوە بکەین لەسەر گژوگیای کوردستان. یەکەم ئەوە کە ئێمە کاتێک دەڵین سروشت بەکوێ دەڵین و بەچی دەڵین. سروشت لە چوار ماکی ئاو هەوا و ئاور و گڵ دروست بووە. لەم چوارە بینە خوارەوە دێینە سەر گڵ، ئەوەی لەسەر ئەو گڵا وەکو زیندوی دێتە دەرێ بەشێکی گژوگیایە. لە نێو ئەو گژوگیایە کەوا ئێمە بە چاو دەیبینین، بە چاو بە دڵ هەستی پێ دەکەین، دەمانهەوێت بەرنامەیەک پێشکەشی ئێوەی خۆشەویست بکەین. کاتێک ئێمە دەڵێن گڵێک زیندووە کە دوو باسی گرنگ لەم گڵا هەبێت، یەکێ فۆن یەکێ فلۆر. فۆن بەچی دەڵێن، فلۆر بەچی دەڵێن. فۆن بەو شتە زیندوانە وەکو مەل و مار و مێرو، وەکو ئینسان، وەکو بەکتریاکان، وەکو ڤایرۆس، وەکو کەڕوەکان کە لە نێو گڵا هەیە. فلۆر بە ئەوەی دەڵێن کە وەکو کە بە وشەیەکی گشتی بە ناوی ڕووەک لە نێو ئەو گڵە دێتە دەرێ. ڕووەک بەچی دەڵێن؟ ڕووەک بەوە دەڵێن کە لە وشەی ڕەسەنی ڕواندنەوە یا ڕوانەوە هاتووەیانە ئەو شتێک کە لە گڵ دەڕوێت چین دەبێت کە بریتە لە گیا، گوڵ، دەوەن، دار. بەرنامەی ئیستامان ئێمە دێنە سەر گیا کە ئەو گیایە کە لەسەر عەرز چی نەبێت و بەرنامەکەمان دەڕاتە سەری. ئێمە کاتێک دەڵێن گیا، ئەگە تۆزێک سەرنج بدەینە وشەکە نزیکە بە گیانەوە. ئەو گیانەی کە لە فەلسفەی ژیانە وەکو حەیات بۆ مرۆڤ بۆ هەموو گیاندارێک باز دەکرێت. ئەوەی لەسەر عەرز بە چکۆلەی بە ئەندازەی 1 ملیم، 1 سانت، 1 متر یا زیاتر تا 10 متر و زۆرتریش کە ناوی بنین گیا، ئەوەیە لەو گڵەشی نەبێت کە بە چاو دەیبینین، ئەتوانین نایبنین گژوگیا، ئەتوانین نایبنین گیا و گوڵ، ئەتوانین نایبنین گیای دەرمان، ئەتوانین نایبنین گیای بۆژان، ئەتوانین نایبنین گیای بڕ و گیای ژەهراوی. هەموو نێوێک دەتوانین لەسەری دابنین، بەڵام بە یەک مەرج ئەویش ئەوەیە کە ئێمە بە چاوێکەوە چاو لەو گیای بکەین. ئەگەر بە چاوێکی وەکو وەرزێرێکەوە چاوی لێ بکەین دەڵێن گیایکی کشت و کاڵی، دەڵێن گیایکی چێندراو. ئەگەر بە چاوی یەک دانە شوان چاوی لێ بکەین دەڵێن گیای لەوەڕ، گیای تفاق، گیای گزرە. ئەگەر بە چاوی یەک پزیشک چاوی لێ بکەین دەڵێن گیای دەرمان، گیای سوودبەخشی پزیشکی. ئەگەر بە چاوی یەک پیشەوەری کارخانە چاوی لێ بکەین دەڵێن گیایەکە بۆ دارتاشی بەکاردێت، گیایەکە بۆ قەنەفە بەکاردێت، گیایەکە بۆ ئەو شتانێکەوە پەیوەستە بە بواری پیشەسازیەوە. بۆیە چاوی ئێمەیە و ئامانجی ئێمەیە کە ناوی گیاکە دیاری ئەکات. پاشەوەی کە سیستمێک دامەزرا، ئەو سیستمی ناونانی گیا بە پێی ناویان ناوی زانستی، وردە ڕووەک ناسان ڕوویان کردە وڵاتانی ئێمە.
ئەم وڵاتانەی کە بە دەوروبەری ئێمان ئێستا ئیستا لە چوارپارچەی کوردستان یەکەم وڵات یەکەم شوێن بوو کە ڕووەکناسان هاتن چوون لەوێ فلۆری سووریایان نووسی وەکو بڵین ئیسە فلۆری ئەگە دوای جیای بکەینەوە بەشی ڕۆژاوای کوردستانی لێ جیا بکەینەوە دوای هاتنە ئێران کە بەشی ڕۆژهەڵاتی کوردستان دوای کە تورکیا بەشی باکوور و دواتریش کە کۆتایی هاتنە باشوور هاتنە وڵاتی عێراق کەویش دەتوانین بەشی باشووری کوردستانی لێ جیا بکەینەوە ئەگەر ئێمە بتوانین وەکو ڕووەکناسێک وەکو کۆمەڵەی ڕووەکناسانی زانستی ئاکادمیک بتوانین ژوورێک دابنین چەند کەس لە هەر کاملەم پارچانەوە یەک کەس دوو کەس بێن لە ژوورێکە هەر ئەو فلۆرانەی کە بەناوی فلۆری ئێرانەوە فلۆری سووریا فلۆری عێراق فلۆری تورکیا هەیە بەشی پارچەکانی کوردستانی لێدا دەربهێنین ئێمە دەتوانین فلۆرێکمان هەبێت بەناو فلۆری کوردستان بۆ نمونە ئێستا ئێمە لە بەشی ئێرانە تا 15 ساڵەمەوە پێش 8300 دانە گیا تۆمار کراوە بەڕێز حوسێنی معروفی یەکێک لە گیاناسانی ئێمە لە شاری سنە کە فلۆری پارێزگای سنەی ئامادەکرد بوو نزیک بە 1500 دانە گیای دەرهێناوە لە یەک پارێزگا ئێمە ئەم فلۆرانە ئەگە بینە پاڵیەکەوە دەریبێنین توانین فلۆری ڕۆژهەڵاتی کوردستان دەربێنین یامە فلۆری باشوور دەربێنی فلۆری باکوور کە ئێمە لە وڵاتی تورکیا بەشی زۆری گژوگیایی لە باکووری کوردستانە لە سەرجەم 9300 دانەگیای کە لە وڵاتی تورکیا بەگشتی لە چوارپارچەی لە بازنەی تورکیا تۆمارکراوە بەشی زۆری لە ئەناتۆلیایە لە زنجیرە چیاکانی تروس و ئەمانۆسە کە ئەوێتە بەشی کوردستان بۆیە ئێمە دەتوانین وەکو بیرۆکەیە وەکو پێشنیارێک وەکو تێزێک کە ئێمە بیدەین بتوانین ئەو ژمارە ڕووەکناسەی کە منم نەتوانم بڵێم فلانی دەناسم بین ژوورێک لەو باشوورە یا لە هەر کوێک ژوورێکی مەجازیش بێ ژوورێکی چوزانم ژوورێک نەبێت بڵێم بینایەکمان هەبێت دپارتمانێکمان هەبێت دەتوانین ژوورێک دامەزرێنین کە ئێمە فلۆرێک دروستکە ناو فلۆری کوردستان بۆچی فلۆر ئێمە نمونەیەکە لە هەفتەی ڕابردووە بوو کە سەرژمێریە کرا لە دانیشتوانی عێراق چە خەمێک بوو کە دانیشتوانی هەرێم دەبێت چەند بن کەسێک لە بواری ژینگا ئیشەکە لە بواری کشتتوکاڵە ئیشەکە ئەو خەمەی هەمیشە بەرامبەر بە سروشتەیە کە بزانێت لە ناوچەی ماوەت لە ناوچەی چوارتە لە ناوچەی سلێمانی چەندە گیامان هەیە چەندە گیامان لە ناو چوون چەندە گیامان خەریکن لە ناو ئەچن لە مەترسیدایەن ئەو کەسێکەوە ئەتوانێت ئەمانە دیاری بکات بە دڵنیاییەوە ڕووەکناسە لە قۆناغێکا کە چەندانە گیاناسێک هاتن وەکو غەزەنفەر و وەکو ئیدمۆنس 1966 کێوماڵیکیان لە وڵاتی عێراق کرد ژمارەیەک لە دەوروبەری 3000 دانە ڕووەک لە وڵاتی عێراقیانە دیاری کرد دیسان 1970کانیش دووبارە بەشێتریان لەو گیانە لە چەند بەرگی فلۆری عێراقا چاپ کرد لەم ئاخرانیشەوە لەم چەند ساڵەی ڕابردووشدا دیسان کە بەشێکتر لە فلۆری عێراق شت بووە ئەمن ئەوە بە دڵنیاییەوە نازانم چەندانە ڕووەک لەم کۆتاییە هاتووە بەڵام دەوروبەری 3300 دانەگییا لەوەی 1960 و 1970 لە تەواوی عێراقا تۆمار کراوە لە بەشی ڕۆژهاوای کوردستانە وەکوتم ئەوە ئەدەڕواتە فلۆری سینا و فلستین و سووریا و لوبناان کە ئەو کاتە لە سەردەمی عوسمانیەکان بوو فلۆرێک ئامادە کرا کە ئەوێتە کۆنتترین فلۆری ئەم ناوچەیە کە بەشی سووریاشیتیایە کە لەوێ دەبێت بەشی ڕۆژاوای کوردستانیتیایە ئەمن بۆ نمونێک تامە بگەرمەوە جۆرێک زەیتون هەیە جۆرە زەیتون هەیە سەیتونێکی سووری خۆڕسکە لە چیای عفرین هەیە لە چیای کرمانج هەیە بۆیە جاری وا هەیە ئەتۆ دارێکت هەیە لە یەک شوێن هەیە یا یەک شتیکە کە ناوی زانستی گوڵەباخ ڕۆزا دامەستیکا کە مەسەڵەن دامەستیکان لە دەمشقەوە هاتووە لە
بەرنامەیە کە ئەمن بۆ ڕادیۆیەک تۆمارم کرد پرسیارێکم لە یەک کەس کرد کە شوێنێکە لە شەڕی سووریا بوو ئەوم بیست شوێنێکە لە عەفرین بەناو گرێشیلان کاتی خۆی حافز ئەسەد هات ئەوەی دا بە فەڕەنسیەکان لەوێ باشترین شیلان و گوڵەباخیان ئێهێنا ئەچون جۆرێ شەراویان لێ دروستە کرد مەیان لێ دروستە کرد دوای ئەوە ڕۆشتە بەیروت و شام کە لەوانەیە ئەگەری ئەوە هەیە ئەو ناوە لە ڕووی ئەوە ناودراوە چون ڕەسەنترین شیلانی عەفرینە بۆیە ئێمە ئەم فلۆرێکەوە باسی دەکەین دەتوانین بە دیاریکراوی شوێنی گیاکانەوە دۆزین و گیاکان لەکوێ شینە وەکوتمان باکوور هەم لە ڕووی پانتاییەوە هەم لە ڕووی شتەوە ژمارەی ڕووەکی باکوور زۆرە دوودانە زنجیرە چیای ئەمانۆس و تورۆس کە لە بەشی باکووری کوردستانە هەیە زۆرترین گیا لەوێ هەیە لەو ژمارەی 9300 دانە 9400 دانە گیایە کە لە وڵاتی تورکیا لە فلۆری تورکیا تۆمار کراوە بە دڵنیاییەوە دەتوانین بڵین 4000 بەرەو سەری هی باکووری کوردستانە. خۆشەویستان سەری فەرهەنگی ناوی هەنبانەبۆرینە و فەرهەنگی مامۆستاگی و بکەین بەشێکی زۆری ناوی گیایە ئەو دوو بەڕێزە بەشێکی زۆر لە نازانیتوان ناوی گیایەکە ئەمن یەکەم کەڵکەڵی ئەوە کەوتە بیرم قوتابی ئامادەیی بووم کە فەرهەنگێکی چکۆلەم دروست کرد خۆم چوون لە قوتابخانە ئەرکشت و کاڵم خوێندووە لەوێ دەستم پێکرد کە هاتمە زانکۆ لە زانکۆی سنە لە زانکۆی کوردستان لەوێ بەشی فەرهەنگی زانکۆی سنە کە فەرهەنگێکی حەوتبەرگیە ئێمە ئامادەمان کرد بە کۆمەڵێک نووسەر لەوێ لە بەشی ڕووەکەکە ئەمن تایبەتی ئیشم کرد جا دوایی ئەو بەشەم هێنا دەرەوە لەم کتێبە بە شێوەی زانستی دەرمهێنا فەرهەنگی ڕووەکناسی کوردستان کە بە زمانی فارسی و کوردی و ئینگلیزی و عەرەبی و لاتینە لێرە سەرجەم ئەو ڕووەکەی وا لە فەرهەنگەکانە هاتووە فەرهەنگە قاموسەکانە هاتووە دوایی لە وتارە زانستیەکانە هاتبوو هەتا 15 ساڵ تا 10 ساڵ لەمەوە پێش ئەمن هێناومە لێرە بەشی سەرەتای ئەمە ناوی گیاکەیە ناوی کوردیەکەیە ناوی فارسی ناوی عەرەبی ناوی ئینگلیسی ناوی لاتینەکەی بەشێکی چم هێناوە کە من نەمزانیوە ناوی کوردیەکەم بۆ دەرنەکەوتووە ئەو بەشەیشم هێناوە بەڵام ناوی زانستیەکەی لە کتێبی فلۆرا کوتوویەتی لە سلێمانی هەیە لە سنا هەیە ئەوەشم هێناوە بەشێ تریشی ئەوەیە کە ئەمن هێناومە وکتومە ناوی فارسیەکەی ئەمەیە ناوی کوردیەکەی ئەمەیە ئەمە بەرامبەری عەرەبیەکەی ناوی کوردیەکەی بەرامبەری بەجیا هێناومە لە کۆتاییەکەیەوە بۆیە ئەم کتێبە دەتوانێت یارمەتیدەرێکی باش بێت بۆ ئەوانەی کەوا گرنگی بە ڕووەکە ئەدەن کە لانیکەم بتوانن ناوی کوردی گیاکان فێر ببن. ئێمە لە ناو ژمارە گیاکانە ئیسە چاو لێ بکەن ئێمە ئەو بەڕیز نایبین چنوور ناوبین وەنەوشە ناو ببین بۆژانە ناوبین بیزا ناوبین بەیبوون ناوبین مەندێر ناوبین ژمارەیە گیا هەیە کە تەنیا لە وڵاتی ئێمە هەیە ئیسە ئێمە گەر سێری ئەم کتێبە بکەین لەم کتێبە ئەمن ژمارەیەکی زۆر گیام هێناوە کە بە پاشناوی کوردی کووس کوردیکە کوردستانیکە ئۆرومێنسیز مەریوانێنسیز سەنەندەجەنسیز ئیلامیسیانێ بە پاشناوی شوێنەکە شارەکە یا چیاکە بەشێک لەمانە وەسەن بۆ نمونە جۆرێک هێرۆ ئەڵتەعا مەسەن کوردیکە ئەبینی ئەم هێروە گوڵە هێروە تەنیا لە یەک شوێنە لە کوردستانە هەیە ئەگەر بێت و ئەو گوڵە هێروە لە ناوچەیتر بۆ هەمیشە لە ناوچێ بۆیە ئەمانە لە بواری زانستیا پێ دەڵێن ئەندمیک یانێ ئینحساری و تایبەتی ئەو شوێنەیە کە بڵین کوردستانە وەختی ئێمە دەڵێن ئەندمیک ئەو گیاناسەوە دەیدۆزێتەوە دەتوانێت بە ناوی خۆیەوە بیکە بەتوانێت بە ناوی خۆشەویستەکەیەوە بیکە دەتوانێت بە ناوی نیشتمانەوە بیکە بە ناوی کوردستانەوە بیکە کوردەوە بیکە ئەوە دڵخوازی خۆیە بەڵام زۆربەی خۆش بەختەوەرانە ئەوانەی کەوا لە باشوور ڕۆژهەڵاتی کوردستان گیاناس کە گیای دیوەتەوە بەختەوەرانە ناوی کوردیکا و کوردستانیکای لێداوە بەداخەوە لە باکوور ئێمە وەکو دکتۆر محەممەد فیرات گیایکی زۆری دیوەتەوە بەڵام ناوێرێ ناوی کوردیکا و کوردستانیکای لەسەردا بنێت وەختی دەڵێن کوردستانیکایانە هەموو گیاناسانی دنیا دەیناسن و بە ناوی کوردستانەوە دەیناسن.
لە سەرەتای بەرنامەکەەوە من ئاماژەیەکم کرد بە دوو وشە گیا گیان، یانێ بەڕاستی ئەگەر گیا بەگشتی ڕووەک نەمێنێت گیان نامێنێت، یعنی گیان ئێمەش پەیوەستە بەو گیایەوە، یعنی ئەوەی کە ئێمە دەمانهەوێت بیخۆین دروستە لە ئاوەری دەگرین لە گڵوەری دەگرین، بەڵام ئەوەی کەوا ئێمە پێی دەژین گیایە. شتێکی کە وەکو نمونەوەتان بێهنمەوە ئێمە گیایەکی سە لە بازاڕی سلێمانی جۆرێک شت هەیە کە پێڵن قەرەخەرمان، لە ڕۆژاوا و لە باکوور پێڵن فەریک. ئەمە تایبەتە بە کوردستان، بەڵام لە کۆنا لەسەر جۆرێکی گەنم بووە کە لە زانستا پێڵن تریتی کۆم درۆم. لە ڕۆژەڵاتە ئەمە بەو گەنمە بەو شتێکەوە لە ئەسڵا قەرەخەرمانیان پێ دروست کردووە پێیانوتوە پەڕەشت یا پەرشە. 20 ساڵ لەمەوە پێش لە زانکۆی تۆکیۆ لە ژاپۆنەوە بەرنمەیەک تایبەتی هاتبوون لە تەواوی ئێرانە دەگەڕان کە ژرم پلاستمەکانی تریتی کۆم درۆم کۆ بکەنەوە لە ئێرانە، یەکیان پارێزگای سنە بوو کە چەندانە ژرم پلاستیان لە جۆرەکانی پەڕەشت کۆ کردبووەوە کە بیبەنەوە کە لە پاستا و ماکار و معکەرونی ئەوان بتوان لە بەرنامەی خۆراکیانە ئیسفادەکەن. یا بۆیە دەڵم ئەو گیایەکەوە ئێمە لە بەرچاومانە هەیە هەر بە هەر شێوەیەک دەبێت سوودێکی هەبێ بۆ ئەو سروشتە، جا یا سوودی بۆ گڵەکەی هەیە، یا سوودی بۆ هەوا هەیە، یا سوودی بۆ ئەو زیندەوەرانەی لەسەر گیاهی، یا سوودی بۆ ئێمە هۆیە بۆ ئاژەڵەکان هەیە. ئەو گیانە کە باسمان کرد وەکو چۆن گیانی ئینسان دەکەوێتە مەترسیەوە، ئەو گیانش دەکەونە مەترسیەوە. یەکێک لە مەترسیدارترینی ئەو شتانەی کەوا گیاکانی خستووەتە خۆناغی لە ناوچوونەوە ئاگرکەوتنەوەکانی نێو دارستان. ئەمە خۆم ماستەری ویت ساینسم هەیە، گیابژارەکانم هەیە. کاتێک دارستانێک دەسووتێت سەرەتا ئەو گیانە دەسووتێت کە هەستیارن، بەتایبەت ئەو گیانە وا سوود بەخشن، خۆڕاگریان کەمترە، بە یەک ئاگر لە ناو ئەچن بۆ هەمیشە. یا شتێکی ئێمە لەم ناوچەوە کە ئیساهاتی ئێرە چاومان لێ کرد دەبینی کابرا سیارەی هێناوەتە نێو ئەو دارستانە، تایە ئەو سیارە کە خەتێکی دروست کردووە وەختی ئەوە تونتون دەسوڕێتەوە گیاکە لە بن ئەو تایانەی لە ناو ئەچێت بۆ هەمیشە لە ناو ئەچێت. بۆیە بەڕاستی ڕێگا بەگشتی بۆ خۆی مەترسیە، بەڵام ئیسە پێویستە. یەک شتی کەش هەیە هەمیشە هاوسەنگی لە ناو ئێکۆسیستما، وەختێ تۆ دارستانێکت هەیە دەبێت بزن و مەڕی تیا بێت. گەورەترین مەترسیە کە لەسەر زنجیرە چیاکانی ناو کوردستان زاکرۆس و ئەمانۆس و تروس دروست بووە نەمانی ئاژەڵە چووکەکانن وەکو بزن و مەڕ. کاتێ بزن و مەڕ لە نێو ئەو دارستانانە نەمان مانگا ناتوانێت بە نێو ئەو دارستانە بڕوە، پوش و پلاش زۆرە بێت. کاتێ پوش و پلاش زۆر بوو بە یەک شەمچە بە یەک ئاوری چکۆلە بریسکە ئەو دارستانە بوو هەمیشە ئاسووتێ. شتێکی 200 ساڵ لەمەوە پێش ژیانی بەشێکی زۆر لە باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان پەیوەست بووە بە گەرمێن و کوێستان. کابراایك لە مەڕەکەی هێناوەتەوە بۆ گەرمێن بە زستان و بە پاییزە، بە بەهار و هاوینە بردوویەتەوە بۆ کوێستان. وەرزێک بردوویەتەوە بۆ کوێستان کە ڕێگەی پێدراوە، وەرزێکە کە تەڕ و تووشی بووە ڕێگایان پێ نەداوە. مەترسیەکی کە هەیە ئەوەیە کە ژمارەی ئاژەڵەکان لە نێو دارستانە زۆر دەبن، کاتی بردننی ئاژەڵەکان بۆ نێو دارستانەکەیش کە ئەو زۆر گرینگە، کە تۆ دەبێت وەک کاتێک ئەو ئاژەڵانە بەریتە نێو دارستان کە گیاکان لە خۆناغی پێش گوڵ پشکتونا نەبن. کاگە لە پێش خۆناغی گوڵ پشتکتنا بن ئەو گیایە بۆ هەمیشە لە ناو دەچێت و ژێرپێ دەکەوێت و دەخورێت و گیاکە نامێنێت. ئێمە باسی مەترسیەکانمان کرد، باسی پێناسەی سروشتمان کرد، پێناسەی گیا و گژوگیا و فلۆرامان کرد، بەڵام بەڕاستی ئێمە چی بکەین؟ چارەسەرمان چییە بۆ ئەوەی کە ئەم هەمووە بە چاوی تەنیا مەترسی و ترسەوە چاو لەم سروشتە نەکەین؟ بەڕاستی لە هەموو وڵاتێکە پێویستە ئیسە ئێمە وەکو وڵاتێک خۆمان پێویستە دامەزراوەیەکمان هەبێت. ئەم دامەزراوە ئیسە لەژێر هەن ناوێکە، بەڵام لە یەک ئاراستەیەکی کشت و کاڵی بێت، ئاراستەیەکی ژینگەیە بێت کە کۆمەڵی خاڵ لە خۆیان بگەیتێک ئەوە کە ئێمە بەڕاستی ئەبێ هەوڵێک بدەین کە ئەو فلۆرایە دەبێت فلۆرایەک بەناو فلۆرای کوردستان دەبێت ڕێک بخرێت، ئامادە بکرێت. دووهەم ئەوە کە
کە ئێمە لە ئەو ناوەندە لەو ڕێکخراوە دەبێ کۆمەڵی ڕەهەند هەن وەکو ڕەهەندی ژینگەی، وەکو ڕەهەندی ئابووری، وەکو ڕەهەندی کشت و کاڵی، وەکو ڕەهەندی زەویناسی، دەبێت ئەوانە ڕەچاو بکەین بە هەندێک یاسا هەیە کە دەبێت ئەو یاسایانە بێنە بەردەم کە ئەگەر کەسێک بۆ نمونە ئاژەڵداری کرد لە ناوچەیەک دەبێت بە گۆترە نەبێت کە ئەو لەوانەیە وەکو بڵێ ناوچەی هەڵگورت کە ئەوان ناوچەیەکی دەبێت وەکو ناوچەیەکی پارێزرا و چاوی لێ بکەین، نابێت ڕێگە بدەین بێ ئیجازە بێ یاسا کە ئاژەڵێکی زۆر بڕواتە ئەو ناوچە یا هەر لەوانەیە هەر ڕێگە نەدرێت ئاژەڵ بچێتە ئەو ناوچە، ڕێگە نەدرێت کە سیارە بە مەیلی خۆی تا لووتکەی هەڵگورت بڕوە. بۆیە ئێمە ئەگەر بەو ئاراستەیە بڕۆین بەو ئاراستە یاساییە بڕۆین بە دڵنیاییەوە دەتوانین خزمەتێک بکەین بە ژینگە کە ئەویش ئەوەیە کە دەبێت ئەو دامەزراوە ژینگەیە یا ئەو دامەزراوە ڕووەکیە دابمەزرێت کە خاڵە تریشکە هەیە کە پێم خۆشە ئاماژەی پێ بکەم کە ئێمە چۆن بتوانین تاک یا کۆمەڵ وا لێ بکەین کە هەست بک بەوە کە پێویستی بە سروشت هەیە. لە 1970ەوە زانستێک هاتووەتە ئاراوە بە ناو زانستی ئیتنۆبتانی. زانستی ئیتنۆبتانی یانە چی؟ یانە پەیوەندی بینی ئینسان لەگەڵ سروشت بە خاڵی خولگە یا خاڵی ناوەڕاستی گیا کە ئەگەر ئەم گیایە نەما ئینسان لەگەڵ سروشتا تەواو بێگانە دەبێتەوە، هیچ نامۆ دەبێتەوە. بۆیە دەبێت ئێمە هەوڵ بدەین کە ئەو زانستە کە لە نێو ئەو خەڵکا هەیە بە شێوەی خۆماڵی هەیە، بە شێوەی خۆڕسک هەیە، بە شێوەی ملی هەیە کۆی بکەینەوە، ئەو زانستانە کۆ بکەینەوە، بهێنین دەیتا بیسێک دروستکەین، بانکێکی زانستی دروستکەین کە مرۆڤ دیسانەوە لەگەڵ ئەو سروشتا کار بکەین کە پێیوەست بێتەوە. هەر لەو خاڵێک کە گوتمان گیا لە نێوان ئینسان و سروشتا ئەگەر وا سەیری بکەین هەموو جارێک ئینسان ئەگەر چاوی لە دارێک ئەبێت لە گیایەک ئەبێت ئاگاداری بکات وەکو ماڵی خۆی وەکو منداڵێکی خۆی وەکو مڵکێکی خۆی کە ئەگەر مەترسیەک لێی نزیک بووەوە خێرا فریای بکەوێت و بیکوژێنێتەوە. کۆمەڵێک ڕێنمایی هەیە کە ئێمە نەهێڵین کە دارستانەکان بسووتێ بەو کۆمەڵ ڕێنماییەوە، دەبێت ڕێنماییەکان ئەقلانی بێت، نەبێت کە من نەهێڵم ئاژەڵ بڕواتە نێو سروشت بڕواتە نێو دارستان بەڵام چاوەڕوانیەوەش بێکە نەسووتێت یا وای لێ بکەم کە بەڵام نا دەبێت دارستان یەکسەرە پاک بکرێتەوە کە دارستان نەسووتێت، تەختی دارستانەکە گیایتیان نەمێت کە دارستان نەسووتێت. شتێکی دەبێت کە ئەوە لە فەرمانگە کشت و کاڵگەکانە ڕێنمایی وا هەیە کە ئەو ڕێنماییە ئەگەر بێتە خزمەتی ژینگە دۆستی و ژینگە پارێزیەوە ناهێڵە دارستانەکان بسووتێن، بەڵام بەو چاوەوە کە هاوسەنگیەک لە ناو ئێکۆسیستما کە ئەو زنجیرە خواردنە نەپچڕێن یەکیان نەبچڕێت، ئەمن سمۆرە بکوژم بەڕوشی نابێت، بەڕوو بسووتێنە سمۆرە نامێنێت، بەڕوولابەم گەڵان نییە بۆ بزن نەبێت گۆشت نییە بۆ من، یعنی ئەو زنجیرە دەبێت هاوسەنگی. ئەگەر ئەو هاوسەنگیە بپارێزین دەتوانین کە ئێمە ژینگە دۆستی و ژینگە پارێزیمان بکەینین بە لووتکە. ئەمن بەش بە حاڵی خۆم زۆر کەسم پرسیارم لێ دەکات دەڵێ ئەو گیای بۆچی دەبێت. ئەوەڵ شتێکە دێتە بیرم دەڵم بزانم ئەو گیای لە نێو سروشتی خۆمانە، سروشتی کوردستانە چەندە هەیە. ئەگەر بزانم لە ڕادەی کەما هەیە دەتوانم بڵم وڵامی نادەمەوە، بەڵام بەداخەوە زۆرێک لەوانەیە کەوا لە بواری گیا دەرمانیا کارەکەن بەتایبەت لە وەرزی بەهارە دێن هێندە بانگەشە دەکەن لەسەر ئەوە کەنگر بۆ ئۆچاکە، ڕێواز بۆ ئۆچاکە، بیزا بۆ ئۆچاکە، وا دەکەن تەواوی ئەو خەڵکە بەرئەدەن ئەو سروشتە هیچ نامێنێت کە ئەوە زۆر کارێکی غەڵەتە، زۆر کارێکی ئەسڵ نابێت ئێمە بەو ڕادەیە هێندە لەسەر شتێ بانگەشە بکەین. ئەگەر بانگەشت کرد ئەو شتە نامێنێت دەفەوتێ، دەبێت ئەوڵ چاو لە سروشتکەی بزانی هەیە، بزانی جێگرەوەت هەیە، وەختە تۆ دانێک هەڵە کێشی دەبێت دەنکی کە لە جێەکەی دابنی. قسەی کراب و زوو کە ئەگەر ڕۆژێک هەنگ مێشەنگوین نەمێنێ ژیانی مرۆڤ نامێنێت، بەڵام
بەڕاستی ئەگەر ڕۆژێک لەو کوردستانە گیانەمێنێ هیچ گیانێکی تیا نامێنێ